سلااوان لێبێ بینەرانی خۆشەویست ئازیزان لە تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر ئەم جارە شاتینەوە خزمەتتان دەتوانن لە سوۆشال میدیا لە پەیجی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەروەها لە تیکتۆک و لە ئینستاگرام لە سناپچات تەواوی بەرنامەکانی دیکەش لەوێ ببینین بینەرمان بن. خۆشەویستان مامۆستا ڕێباز مەسعودم لە بەرنامەی پۆلەکەم لەگەڵتان دەبم. لە هەرێمی کوردستان جگە لە خوێندنگا و قوتابخانە کوردیەکان و جگە لە قوتابخانە ئینگلیزیەکان و قوتابخانەی ئەڵمانی و تا دوایی لە پاڵەمانشدا قوتابخانەی تورکمانیشمان هەیە. ئێمە ئەمڕۆ یەکێک لە بەڕێوەبەرانی قوتابخانەی تورکمانی لە شاری هەولێر بەسەرما کردیتەوە. دەمانەوێت بزانین ئەم قوتابخانە تورکمانیانە چ جیاوازێکیان لەگەڵ قوتابخانە کوردیەکاندا هەیە، کاروبارەکانیان چۆنن و لیژنەکانیان چۆن دابش کردووە، ئەو مامۆستایانەی کەوانە دەڵێنەوە هەڵگری چ پسپۆریەکەن و ئایا تەنها زمانی تورکمانی لەم قوتابخانانە دەخوێندرێ و لە ڕووی پرۆگرامەوە چۆن پرۆگرامەکانی قوتابخانە تورکمانەکان دادەڕژێن. بۆ ئەم پرسیارانە مامۆستا سەفین محەممەد عەبدولکەریم بەڕێوەبەری قوتابخانەی دۆغژی بنەڕەتی ئێستا لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی پەروەردە لەگەڵمانە. مامۆستا سەفین بەخێربێ. زۆر سپاس مامۆستا ڕێباز، سپاس دەکەم سەلامەت بی. پێشەکی سپاسی جەنابەت دەکەم، سپاسی کەناڵەکەتان دەکەین بۆ ئەم دەرفەتە. ئینشاءڵڵا پرۆگرامێکی جوان دەردەچێت. ئینشاءڵڵا بەخێربێ، دووبارە بەخێربێ سەرچاوان. سپاس بەڕێز. دەمانوێت بزانین وەکو بەڕێوەبەری قوتابخانەیەکی تورکمانی لە شاری هەولێر کارەکانی خۆتان چۆن دابش دەکەن بەسەر مامۆستایان؟ مەبەستم لە لیژنەکانە، لە دەستپێکی کردنەوەی خوێندنگاکان چۆن کارەکانی خۆتان ڕادەپەڕێن و چۆن دابەشی دەکەن؟ بەڵێ مامۆستا، هەروەکو ئاشکرایە وەکو هەموو قوتابخانەیەک لەگەر دەستپێکی سەری ساڵ سەرەتایی قوتابخانە کە ئەم ساڵە لە 3 دەست بەکار بووین، هەموو بەڕێوەبەرێک هەڵدەستێت بە دابشکردنی کارەکانی و قوتابخانە بەسەر یاریدەدەر و مامۆستایان و فەرمانبەران. ئێمەش وەکو قوتابخانەکانی تر هەر لە بیدایەتی ساڵ هەستاین بە دانانی چەند فەرمانێک، بە دەرهێنانی چەند فەرمانێکی بۆ دابشکردنی ئیش و کارەکان، بۆ دابشکردنی لیژنەکان. چەند لیژنەیەکمان پێکەینا وەکو لیژنەی هەمیشەیی و لیژنەی بابەتیەکان. لیژنە بابەتەکان هەموو بابەتەکان دەگرێتەوە، بابەتی ئەو بابەتانەی کە دەخێنێتەوە لە زمانی کوردی و لە زمانی تورکی و لە زمانی عەرەبی و لە زمانی ئینگلیزی، لە بابەتی زانست و بابەتی بیرکاری بە پسپۆری مامۆستایەکان بە پسپۆرەکان بەڕغبەتی خۆیانە یاخود مەسەلەن بەڕێوەبەر لە خۆیەوە وەکو بڵێن تاگلایەنە ئەو بڕیارە دەدا یان پێشتر ڕێی بیرڕایوان وەردەگیرێ؟ بەنسبەت ئەمن واسی قوتابخانەی خۆم دەکەم. هیچ شتێک لە قوتابخانەی ما بەبێ وەرگیرانی ڕای و بەبێ پرسیارکردن لە مامۆستا هیچ ئیشکالێک ناکرێتن. طبعاً هەر بابەتێک کە لیژنەی بۆ دانەدرێ سەرەتا دەبێ مامۆستای بابەت سەرۆک لیژنەوێ. ئەو مامۆستایە کە سەرۆک لیژنەیە لە بابەتەکەی خۆی چەند مامۆستایەک مەسەڵەن با بڵێن مامۆستای تورکی، ئەمە چەند پسپۆری تورکیمان هەیە، چەند مامۆستایەکمان هەیە. یەکەچیان کە اختصاسی گوتنەوەی وانەی تورکیە لە پۆڵەکان، ئەو دەبتە سەرۆکی لیژنەی بابەتی تورکی. چەند مامۆستایەک کە تورکی بزانی یاریدەر و ئەندامن. باسی بابەتی کوردی و ئینگلیزی و ئەوانەشت کرد. وا دیارە لە قوتابخانە تورکمانیەکان تەنها زمانی تورکی ناخوێندرێ، بابەتی ئینگلیزی و کوردی و ئەمانەش دەخوێندرێ. بەڵێ مامۆستا، لە قوتابخانەکانی تورکمانی بەگشتی قوتابخانەی خۆشمان، قوتابخانەی دۆغش لە پاڵ زمانی تورکی کە بابەتە زانستیەکانمان هەموو بە زمانی تورکیا، لە زانستی بگرە، لە کۆمەڵایەتی بگرە، لە بیرکاری بگرە، لە زمانی تورکی. لە پاڵەوی بابەتی زمانی کوردیمان هەیە لە پۆلی 1 هەتا 6 دەخوێنرێ. بۆ ئەوەش با ڕوم کەمەوە لە قوتابخانەکەیمە 2 پۆلی پێشوەختەش هەیە. ئەو پۆڵەی کە لایەن یونیسێفەوە دانرایە 2 پۆلی پێشوەختەمان هەیە. ئەلف و با تقریبا 51 قوتابیمان حالیان هەیە. چەند قوتابێکی احتیاج ناونووسکە 2 ساڵە بوویتەوە. بەڵێ 2 ساڵە بۆ پۆلی بۆ تەمەەن 5 ساڵی
تەمەنی 5 ساڵی لەوێن دەرێش زمانی کوردی و زمانی تورکی و زمانی ئینگلیزیش دەخوێنرێتن لە بۆ ئەو پۆلە پێشوەختەش مامۆستای تایبەتمان لۆدانەیە مامۆستای مختصمان لۆدانەیە کە خولیان دیت پەر لە پێشوەختە کە لەلایەن یونیسف ئەو خولە بووە 4 مامۆستامان چوون دابەشی ئەو خولیان کرد ئێستا مامۆستایەکانمان بۆ ئەو 4 پۆلە دانرایە لە تەنیش زمانی کوردی لە پۆلیەکە تا 6 زمانی ئینگلیزیشمان هەیە مامۆستای مختصمان هەیە پسپۆرمان هەیە لە زمانی ئینگلیزی چ پسپۆریەکەنەوە مامۆستایانە مامۆستا سەفین ئەوانەی لە قوتابخانە تورکمانیەکانوانە دەڵێنەوە جیاوازیە لەگە مامۆستای دیکە ئیلا مەگەر دەبێ ئەم بڕوانامەی هەبێ یاخود بە چ سیفاتێکی تر جیا بکرێتەوە یان ئاساییەوە مامۆستا هەر وەکو قوتابخانەکانی تر مامۆستای مەش مامۆستای هەڵگری پسپۆری مامۆستایەتی خۆیتی هەر مامۆستایەک و پسپۆری خۆی هەیە لای خۆمان مەسەرەن مامۆستای کوردیمان هەیە ملاحظەی گچکە شەر نییە مامۆستایەک لە کنەمەشبی ئیلا تورکمانبی یعنی مامۆستای کوردیشمان هەیە مامۆستای ئینگلیزیمان مامۆستای کوردی مامۆستای کوردیمان مامۆستای کوردیە بڵێ هەروەکو مامۆستایەکان قوتابیەکانیشمان هەمویان منداڵە تورکمانەکان نینە لە شاری هەولێر ئەمە منداڵی بەڵکو زیاتریش منداڵە کوردەکانیش منداڵی خۆیان دێنە لای ئێمە ینی منداڵی کوردیش دێتە لای خۆمان عەرەبیشی هەیە کە لە پۆلەکانمان دەخینرن لێرە زەحمەتیەک لۆ مامۆستایەکانمان هەیە مامۆستا بابەتە تورکیەکان بە تایبەتی مامۆستا کە بەنسبەت زمانی تورکی یاخود بیرکاری یاخود کۆمەڵایەتی لە هەموو بابەتەکان مامۆستا زۆر ماندی دەبی بەو چڵدەقەی کە دەرسی دەرێتەوە چکە ئەو تەڵەبە ئەگەر تەڵەبەکە تورکمان بیتن ئەو شتانەی کە مامۆستا باز دەکە لە مالێ جێی لەو قسانە بووە جێی لەو پیتانە بۆ زۆر ئاسانە وەری دەگری بەڵام قوتابیە کوردەکە یاخود عەرەبەکە لای زەحمەتە شتێکی نوێیە مامۆستا دەبێ پێی بڵێ ئەو شتە بە کوردی ئەو هەیە یاخود بە عەرەبی ئەو هەیە یعنی تەرجمەی 3 زمانی لێ دەکاتەوە ئینجا بە تورکیەکەی فێری دەکات بەڵام ئەم حەزە چییە لە لای دایک و باوکی قوتابی کە دروست بووە مەسەلەن کە تورکمان نییە بەڵام منداڵەکەی خۆی دەیەوێت لە قوتابخانەیەکی تورکمانی بخوێنی هۆکار چییە ئەم وای کردووە کام دایک و باوکە منداڵەکە بێنێتە وێندەری خزمەت گوزاری جیاوازە داهاتووی باشترە چۆنە بەخوای مامۆستا لەرازەوە پرسیارێکی نازانم چۆن بڵێم بەڵام بابووداکان زیاتر قوتابخانەکە تورکمانیەکان هەڵدەبژێرن کە پرسیانیان لێ دەکەین وەلو ئەمە نابی پرسیاری بکەین ئەتوو منداڵی خۆت لۆدەینیەکەشتا بڵێ ناکرێت چکە هیچ کتابێک نییە لە هیچ مەکتەبەکی هەروەکو مەکتەبە کوردیەکانیش قوتابی تورکمانی تێدایە لەوێ دەخینرێ ئەمەش وەکو مەکتەبەکانی تر قوتابی تورکمانی ژوەر دەگرین عەرەبی ژوەر دەگرین کوردی ژوەر دەگرین ژمارەی قوتابیەکان زۆرە مامۆستا ئەمە حالیان ئێستا لە قوتابخانەکەمان وەکو گوتم 2 پۆلی پێشوەختەمان هەیە 52 قوتابی لەوێن دەرێ هەیە بەگشتی چەندە بەگشتی 208 قوتابی هەیە بنەڕەتی کە لە 1 تا 6 ئەدی دوای ئەوە چێوە دەچی دوای ئەوە ئەمە لە هەولێرە 2 قوتابخانەی ناوەندیمان هەیە لە 1 تا 7 2 قوتابخانەشمان هەیە لە 7 تا 7 تا بڵێ سەردەمایەک ئەو بڕیارە نەبوو کە پۆلی 6 تەواو بکە بچێتە ئیشق یاخود ئەو شتە نەبووە نەخێر ئەوە نەبووە هەر شەشی تەواو دەکا کە 6 تەواو کرد لەگەر نمرەکەی خۆی نمرەی چەندە ئەمە ئێستا لە کۆلێژی ئاداب بەشی زمانی تورکیمان هەیە دەتوانی بستێوێنرێ سەربەستیشە لە خۆی ئیجباری نییە دەتوانی بەشێکی هەڵبژێت لەو کولیانە و لەو شتانەیە کە لە کوردستان هەیە ئەی لە ڕووی خزمەت گوزاریەوە چێشتان نییە مەکتەب قوتابخانەکەتان لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی دابینکردنی پێداویستەکان لە بۆ مامۆستایان لە بۆ قوتابیان بەنسبەت پێداویستی لە وەزارەتی پەروەردە لە بەڕێوەبەرایەتی پەروەردە لە کۆگای بەڕێوەبەرایەتی پەروەردە کتابەکانمان وەردەگرین هەر شتێکێبی لە ڕەحلە و لە سەبوڕێ ئەگەر هەبی پێداویستەکان ئەمە دەچین دەوێرن وەردەگرین لە لای ئەویش دەمینێتەوە سەر مادیبوونی بەڕێوەبەر لە هەر مەکتەبێک بەڕێوەبەر تا چەند دەتوانی خزمەتی قوتابخانەکەی بکە اینجا لە خێرخواز بی لە منەظەمات بی لە شەخصە دەوڵەمەندەکان بی ئەمە وەکو مەکتەبی خۆمان توانیتمان مەبەست منەزەماتی دیاریکرا هەیە یارمەتی ئەو قوتابخانە تورکمانیانە بدات نێ لێ پێداویستی لە پێداویستی بکەون هەر منەظەماتە کە بتانی لە ڕێپێدراو بی لە وەزارەتی پەروەردە دەتوانی داخلی مەکتەبەکان بی داخلی قوتابخانەی بی یارمەتی قوتابخانەکانمان بداتن زۆر باش مامۆستا سەفین لە ڕووی میلاکۆ چۆن گرفتان نییە
مامۆستا ڕێباز میلاک گرفتی هەموو قوتابخانەکانە خۆت ئاگاداری لە 2014ەوە ئەمە کەو پرسیارانە دەکەین ڕەنگە بەڕێستان وەکو بەڕێوبەری قوتابخانە لێرە هەندێک زانیاری بەمە بدەن ممچینە لە لای ئێمە و لە لای بینەران و لە لای خەڵکی دیکەش ئێمە بەو شێوەیە تەمەشای قوتابخانە تورکمانیەکان نەکەین وا بزانین کە کێشیان یا میلاکیان باشن خزمەت گوزارێکی باشیان هەیە دامەکی باش دەکرێن شەرنی هەر لەلایەن وەزارەتی پەروەردە بەڵام کە باز دەکەی ئێوەش پێم وایە بە دەرنینە وەکو قوتابخانەکانی دیکە لەکەم ینی پێداویستی لە بوونی میلاک بڵێ مامۆستا ئەو شتەی کە لە دەرەوێ باو کە بەو جۆرەی تەمەشای قوتابخانە تورکمانیەکان دەکەن باعتبار ئەمە دامەکی گەلک بە قوتمان هەیە دامەکی گەلک زۆرمان هەیە زۆر جارەمە لە پەروەردەش لە بەڕێوەبەرەکانی تریش بەجێمان دەکەوت پێشمان دێنن ڕوبەڕوو هەنگۆ کەواتە زانیارەکەی مەشتەوە بڵێ بەڵام وان نییە بەخۆی ئێستا هەکو تازە پێش ئێستاش باسمان کرد ئەو منەظەمانەی کە دێن ئەگەر مڕەخەس نەبن لە وەزارەتی پەروەردە ناتوانین داخلی مەکتەبین بەڵام ئەمە منەظەمەکی تیکا هەیە ساڵانە دێ ئەو تیکایە تەنها خزمەتی مەکتەبە تورکمانیەکان ناکە خزمەتی هەموو کوردستان دەکە ئەو تیکایە کە دێ منەظەمەکی تورکیا زۆر مەکتەبی لە کوردستان ئاوادان کردیتەوە و تعمیری کردە و پێداویستی دامی کردە ئەمەش حسەکمان وەکو ئەو مەکتەبانە بە بەرکەتیە لەو منەظەمەیە ئەم منەظەمەیە ببوورە پەروەردە بۆی دیاری دەکا مەکتەبەکان یاخود خۆیان بە پێشتنی جوگرافی خۆیانە چۆنە ئەوەی ئەمن ئاگادار بم چکاوە منەظەمە ئەم تێکەلی ناتوانم تێکەلی ئیشەکە بەم چێ پێتانی گۆ چێ پێتانی نەوە یا چۆن دەکەن ناکەن ئەمە وەکو قوتابخانەیەک وەکو هەموو قوتابخانەکانی تر حسەکمان بە بەرکەت چەند ساڵێک پێشەساوی و چەند ساڵە ڕاوەستە لە پاش پەتای کۆڕۆدا ئەویش لمە پێش پەتای کۆڕۆنایەوەی باسی دەکەی لەمە هاتن تعمیری قوتابخانەکانیان کرد لە سبوو و لە دابینکردنی هەندێک مستەزەماتی ڕئیسی لۆ قوتابخانەکان بەڵام ئەو منەظەمەیە تەنها لۆ مەکتەبەکان نهاتوو مزگەفتیشی تعمیر کردەوە کەنیسەشی تعمیر کردەوە مزگەفتی لە قوتابخانەی لە حی عسکەری و لە گوندەکانیش تعمیر کردەوە وەزارەتی پەروەردەش ئاگادارە زۆر باش مامۆستا سەفین ئەی سەبارەت بە سەرپەرشتیاران چۆن لە ڕووی زانستی و کارجێریەوە هەرسەنگانی قوتابخانەکەتان دەکەن بڵێ بمبورە سەرپەرشتیاری تایبەت بە خۆتان هەیە ئەوانی ژۆکو سەرپەرشتیاری قوتابخانە تورکمانیەکان یان هەر ئەو سەرپەرشتیارانن کە قوتابخانەی دیکەشی لە لابی وەکو قوتابخانە کوردەکان بەڵێ تەمان سەرپەرشتیارەکان بەڕێوەبەراتی سەرپەرشتیارەکانی یەکەی سەرپەرشتیاری هەولێر لەوێن دێت تەوزیع دەکرێت تەقسیم دەکرێت بۆ هەر مەکتەبەکان ئەمەش وەکو هەر مەکتەبەکان سەرپەرشتیارێکمان بەبەر دەکەوێتن بەخۆت ئاگاداری ئێستا حالیان ئەوە چەند ساڵێکە لیژنەی دەرەچیش لەوێن دێت چەند سەرپەرشتیارێک لەوێش تهدید دەکرێت بۆ هەڵسەنگاندنی قوتابخانەکان پێش بگەینە سەر هەڵسەنگاندنی قوتابخانە هەڵسەنگاندنی هاوڕێی ڕەخنەگر هاوڕێی ڕەخنەگرمان ئەمە چەند ساڵە هاوڕێی ڕەخنەگرمان هەیە و لە بابلێندا تورکمانەکان بوو چەند هاوڕێیەکی ڕەخنەگر هەیە لە بەشی ئەوەی لە سەرپەرشتیار لە تورکمانن ئەوان دابەشی مەکتەبە تورکمانیەکان دەکرێن باعتبار ئەوان زیاتر لە زمانەکە تێدەگەن و دەزانن سەرپەرشتیارەکانیشتان تورکمانن بڵێ زۆر لە ڕووی پرۆگرامەوە چێ پرۆگرامتان بۆ دادەڕێژی ئێوە مامۆستایانی بە ئەزمون وەکو بەڕێوەبەر یاخود مامۆستا هەیە 30 ساڵ خزمەتی لە قوتابخانەکەی تووە یان لە قوتابخانەیەشی تری تورکمانە ئەم مامۆستایانە بەشدار دەبن لە داڕشتنی پرۆگرام لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان بەڵێ مامۆستا پێش ئەو پرسیارەی ئەمە هەر لە سەرپەرشتیارەکان با بڵێن ویستم هەندێک لەم ئەگەر کاتەیە ئەمە وەکو گوتم سەرپەرشتیارەکانمان دێن لە قوتابخانە ئاگاداری سەر ئیشی سەرپەرشتیار دیارە یارمەتی مەکتەبە و کەم و کوڕیەکانە و لە نزیکەوە ئاگاداری کارژێری قوتابخانەوە ئاگاداری ئیش و کاری قوتابخانەکان دەبێ ئاگاداریشی چەند ساڵە هەڵسەنگاندنی دەرەکی دانرا لەو مەکتەبەکان ئەمە 2 ساڵە قوتابخانەکەم باس قوتابخانەی خۆمان دەکەم 2 ساڵە لە هەڵسەنگاندنی دەرەکی کاتن پاش ئەو هەموو ستاندەران و پاش ئەو هەموو لێکۆڵینەوە 3 ڕۆژ کە لەگەڵمان بوو لەگەڵ داکی و بابام لەگەڵ کۆبوونەوە لەگەڵ مامۆستایەکان ئەمە قوتابخانەکەمان 2 ساڵە ئاسی 3
بەدەستدێنی بە ڕێژەی هێشتا دبرەکانمان هەروەها ئەو ساڵە تەمان زۆر باش ئەو ساڵە وابزانم لە هەولێرێ تەنها یەک مەکتب ئاستی چاری هینا بوو ئەویش سەر بە پەروەردەی ناوەندی هەولێر یەک مەکتب بوو ئەویش هەشتا و دوو پیلەکەی هێشتا و دوو بوو ئەمە ئاسی سێمان هینایە بە پلەی هێشتاوێک کەواتە ئاستێکی زۆر بەرزمان هینایە ئەگەر بە دووەمیش بیتن قوتابخانەکەمان ئاستێکی زۆر بەرزی بەدەستێنایە و 2 ساڵە لە سەیەک دیری لێرە من دەمەوێت سپاسی دەستەی کارژێر و قوتابخانەکەمان لە یادی دەدەر و لە مامەستایەکان و لە فەرمانبەران و لە کارژێری و لە قوتابیەکان لە باوک و دایک و قوتابیەکان کە زۆر یارمەتیان داین بۆ ئەم ئاستەی کە ئێستا هینایتمان هەروەها سپاس و پێزانێنێکی تایبەت بۆ مامەستا سامح بنا کە سەرپەرشتیار کە زۆرمان دێ لەگەڵمان بەڕاستی لە هەموو کەم و کوڕەکانی قوتابخانە دەستی هەبووە لە هەر ئاستێکی لە هەر نقطەق زەئیف بایە خاڵێکی لاوازمان هەبایە بە شەو بۆ ڕۆژ لەگەڵمان بوو بۆ پڕکردنەوە ئەو خاڵە بۆ بەدەستێنانی ئەو ئاستەی کە ئێستا تێداینە بەنسبەت پرۆگرامەکان مامەستا پرۆگرامەکانی ما منهاجی قوتابخانەی ما هەمان منهاجی وەزارەتی پەروەردەی هەولێرە ئەو مەکتەبە کوردیانە ئەو کتابانەی کە دەخوێننەوە هەمان کتێبە هەمان منهاجە بەڵام لای ما تەرجمەی تورکی کرایتەوە هەمان کتابی زانست هەمان منهاجی وەزارەتی پەروەردەیە تەنها تەرجمەی زمانی تورکی کرایتەوە ئەمە لە بەڕێوەبەراتی پرۆگرام و چاپەمەنیەکان لیژنەیەکمان دانایە لیژنەیەکمان دانایە بە لیژنەی تەرجمەی وەرجێرانی کتێبە بۆ تورکمانی ئەو لیژنەیە هەڵدەستی بە وەرجێرانی ساڵانە وەلەو 2 ساڵە ئیشکالمان هەیە لە تەرجمەکان هەندێک کتابەکان ببوور هەندێک کتابەکان کە گۆڕایە جارێ پێرانە گەیشتینە ئەوان تەرجمە بکەن چکە بە خۆت دەزانی تەرجمە ئیشی زۆری دەوێتن هەمان منهاجەکە لەوێندرێ ئەمە دەخیندرێ لە قوتابخانەکانی ما بە زمانی تورکی دەخوێندرێ مامەستایەکانمان وەکو گوتمان مامەستای پسپۆری زمانی تورکینە لە تەنیشت ئەو پسپۆراتی خۆیان ساڵانە هەر خولەک بکرێتەوە بەشداری خولەکانی وەزارەتی پەروەردە دەکەن کە لە وەزارەتی پەروەردە و لە بەڕێوەبەراتی پەروەردە هەر خولەک بکرێتەوە ئەو مامەستایانە بەشداری ئەو خولانە دەکەن لە هەموو زمانەکان لە هەموو بابەتەکان لەوێن دەرێ ئەو خولەی کە دەگوترێتەوە ئیستفادە لێ دەکەن تەرجمەی دیسان زمانی تورکی دەکەنەوە بۆ قوتابخانەکەمان زۆر باشە لە کۆتایی بەرنامەکەمان نزیک دەبینەوە بەڵام بزانین قوتابخانە تورکمانیەکان بەڕێوەبەرایەتی گشتی سەر بە خۆیان هەیە ینی لە ڕووی پەروەردەوە نارێ وابزان بە هەمان شێوە سەر بۆ پەروەردانن کە قوتابخانەکانی دیکەش سەر بەوان بەڵام بەڕێوەبەرایەتێکی گشتیان هەیە تایبەت بە خۆیان لە ناو وەزارەتی پەروەردە بەڵێ ئەمە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی خوێندنی تورکمانیمان هەیە بەڵێ مامەستا سەباح بەننا لەوێ ئێستا حالیان بەڕێوەبەرە ئەمە هەمومان وەکو قوتابخانە تورکمانەکان سەر بەو بەڕێوەبەرایەتینە ئیش و کارەکانمان هەموو لەلایەن ئەو بەڕێوەبەراتەوە بەڕێوە دەچین ئەو دەبتە تەنسیقێک لە مابینی وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی پەروەردە لە مابینی قوتابخانە تورکمانەکان بەڵێ کەواتە پەروەردەتان جیاوازە بەڵام بەڕێوەبەراتی گشتێکی خۆتان هەیە بۆ کاروبارەکانی خۆتان چی دیکە ماوە لە قوتابخانە تورکمانەکان ئێمە درکمان پێ نەکردوی بەڕێزت وەکو بەڕێوەبەر بە پێویستی بزانی باسی بکەیت شتێک ماوە باسی بکەیت واللهی نازان باسی شارەکانمان تەواو بوو بەرنامەکانشمان بەرنامەکەمان لە کۆتاییە ئەگەر حەز بکەی شتێکەبی باسی بکەی ئاساییە باسی بکە بەنسبەت قوتابخانە تورکمانیەکان هەروکوتمان هیچ فەرقی نیە قوتابخانە کوردیەکان باسی خزمەت گوزاریت کرد هیچ خزمەت گوزارێمی تایبەت نییە لەکەنە خۆمان هەروەکو گوتم هەر بەڕێوەبەرێک لەو قوتابخانەی خۆی سەرکردەیە دەتوانین قوتابخانەکەی بە شێوەیەکی زۆر جوان پیشان بدا دەتوانی بەڕێوەبەری سەرکەوت و قوتابخانەکەی سەرکەوێنی بەڕێوەبەریش ئەگەر وەلا هەموو بەڕێوەبەرێک سەرکەوتوی ئینشاءالله هەمووی باشە بەڵام باشتر هەیە بڵێ هەر بەڕێوەبەرێک خۆی ماندیکە ئیش و کارەکانی بەتوانی دەدەچێت بێگومان زۆر سپاس دەکەین مامۆستا سەفین کە ئامادەبووی لەگەڵمان لە کاتمان گردی دووبارە بەخێر بێ زۆر سپاستان دەکەم سپاس بێەوە بۆ بینەران زۆر سپاس خۆشەویستان لێرەدا دێنا کۆتایی بەرنامەکەمان بە میوانداری مامۆستا سەفین محەممەد عەبدولکەریم بەڕێوەبەری قوتابخانەی دۆژی بنەڕەتی تورکمانی تا بەرنامەیەشتر لەگەڵ میوانێکی تر لەسەر تەوەرێکی گرنگی تری پەروەردەی قسە دەکەین تا ئەو کات خواتان لەگەڵ